ژیان هاوشێوەی پێشبڕچەکانە هەمومان هەوڵ دەدەین بۆ سەرکەوتن بەڵام زۆر نین ئەوانەی لە ئامانجەکانیان نزیک دەبنەوە. لە هەمان کاتدا گرنگترین کار ئەوەیە کە کۆڵ نەدەیت و بەردەوام بی لە قۆناغەکانی کۆتایی ئەستێرەکانی زانکۆ نزیک دەبینەوە. تەنها سێ زانکۆ لەو شەش زانکۆیی کە لە قۆناغی چارەگی کۆتایی ڕوبەڕوو یەکتر بوونەوە پێشبڕچێ دەکەن لەسەر نازناوەکە. یەکێک لەو زانکۆیانە بە بەدەستهێنانی زۆرترین خاڵ بە درێژایی ڕوبەڕووبوونەوەکانی ڕاستە و خۆ دەچێتە قۆناغی کۆتایی. دوو زانکۆکانی تریش ڕوبەڕووی یەکتر دەبنەوە بۆ گەیشتن بە کۆتایی. لە پرۆگرامی پێشوو هەردوو زانکۆی هەولێری پزیشکی و زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر بەیەک گەیشتن. سەرکەوتن بۆ زانکۆی پزیشکی واتە گەیشتن بە قۆناغی کۆتایی چونکە تەنها زانکۆ بوو کە زۆرترین خاڵی بەدەستهێنا بوو. هەرچی زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر هێدی پێی لەسەر پێپلیکی پێشبڕکێکەدا دەنا بۆ سەرکەوتن. استراتیژی زانکۆی پۆلیتەکنیکی بە شوێنکەوتنی زانکۆی هەولێری پزیشکی بوو واتە هەر کەتەگۆریەکیان هەڵدەبژارد زانکۆی پۆلیتەکنیک هەمان کەتەگۆری هەڵدەبژارد. لە کەتەگۆریەکان مافی یەکەم کەتەگۆریتان هەیە هەڵی بژێت. فیزیا تەندروستی بە مەبەستی بەدەستهێنانی یەکێک لەو دوو ئامانجەی کە هەیبوو یان دەخاڵ بەدەست دەهێنن یاخود دەخاڵ لە زانکۆی هەولێری پزیشکی دەفرێنن. ڕوبەڕووبوونەوەیەکی گەرم لە نێوان هەردوو زانکۆ هەردووکیان بە وەڵامی ڕاستی پرسیارە زانستیەکان ستۆدیۆیان کردبووە چراغخانی سەوز. هێندەی نەخایەن بە کۆتاهاتنی کەتەگۆری زانستیەکان ڕەنگی سووری وەڵامی هەڵا پانتایی ستۆدیۆی داپۆشی. لە کۆتابرگەی کەتەگۆریەکان زانکۆی هەولێری پزیشکی بە 70 خاڵ بەرامبەر 60 خاڵ پێش زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر کەوت. پۆلیتەکنیکی هەولێر 60 خاڵیان هەیە. زانکۆی هەولێری پزیشکی 70 خاڵ. لە بڕگەی ڕوبەڕووبوونەوەی تاکە کەسی زانکۆی هەولێری پزیشکی توانی خاڵەکانی بۆ 85 خاڵ بەرز بکاتەوە و ڕاستەوخۆ خۆی گەیاندە قۆناغی کۆتایی. زانکۆی هەولێری پزیشکی خاوەنی 85 خاڵە لەگەڵ 235 خاڵی پێشووتریشی هەبوو 320 بە 320 خاڵ یەکسەر دەچنە فاینەڵ. ئێرەش بۆ زانکۆی پۆلیتەکنیکی هەولێر بووە دواوێزگەی بەرنامە و لە خەونی گەیشتن بە نازناوەکە بە ئاگەهات. ئێستاش تەنها دوو زانکۆماوە لە قۆناغی پێش کۆتایی و ڕکابەری یەکتر دەکەن بۆ گەیشتن بە قۆناغی کۆتایی. ئەوانیش زانکۆی پۆلیتەکنیکی دەوەک و زانکۆی جیهانن. ئێستاش ڕوبەڕووبوونەوە لە قۆناغی پێش کۆتایی دەست پێ دەکات. ئەمانجمان بوو کە بگەینە ئەم ئاستە و شکر بۆخوا پێی گەیشتین. ئەم جارە سترێسەکە زۆر زیاترە و بە هیوای ئەوەی بتوانین بگەینە فاینەڵ. بنابێت قۆناغ سمیفاینال دیش قۆناغی جیواز بید. أكيد بسیار زحمت درئن لو رمای خو پتریو بر هر کیش قۆناغی چی و إن شاء الله دب سرکردی. بێگومان گرنگترین قۆناغ هەفەیە. ئەف قۆناغە ئێمە دف چینە فاینەلی ئەو دێ چینە ماڵێ. إن شاء الله سەرەکەوین و بە تەواوی خۆمان ئامادە کردو و سەرکەوتن بۆ خۆمان. قۆناغا پێشکۆتایی بێگومان قۆناغا کۆسێدە هەستیارە و لێوێ هەستیاریمە خۆ ئامادە کردە. ڕاستیش ئەف قۆناغا هەستیارە چونکە قۆناغا بەری دیمەوەیکە بەس دیفی و هەستیاری مەژی خۆ ئامادە کرد وەکی هەر جار کاچۆ ئاماتینە مەسەرکەفتنینە ئین شاء الله ئەف جار جستەکەوین. ڕاستە ئێستا سترێسەکەی زۆرتر بۆ لە جارەکانی پێش و بە هیوایەکی گەورەترەوە چینە بەرنامەکە و بەڵکو بگەینە فاینەڵ. ئێستا گەشتن لە قۆناغی پێش کۆتایی تەنها سێ زانکۆماوە ئیچ لە سێ زانکۆیە زانکۆکەی ئێمەیە و ئین شاء الله هیوادارم بگەینە کۆتایی و لە یەکەم بەدەستبین. هاوڕێیانمان ئێستا لەسەر ستەیجن خۆیان ئامادە کردو بۆ وەڵامدانەوەی پرسیارەکان و
هیوادارم کە زۆرترین پرسیار بە وەڵامی ڕاست بەڵام بنەوە وتوێ باوەڕێدامە و قوتابیەتمە دێگەهنە قۆناغا فایناڵب هەمی سەرکەفتیانە دیارە ئەو قۆناغا قۆناغی پێش فایناڵە و قۆناغێکی زۆر هەستیارە بۆ ئێمە بە هیوای ئەوەی کەوا بیبینەوە بچینە قۆناغی فایناڵ. خۆشەویستان سڵاو ئەمڕۆ پێشبڕجیەکە زۆر گەرم و گوڕ دەبێت لە نێوان دوو زانکۆ کە دەیانوێت بگنە فایناڵ زۆر نزیک بوونەتەوە لە خەڵاتە گەورەکە ئەویش بریتیە لە $30,000 بۆ زانکۆی براوەی یەکەم کە هەر قوتابی $5,000 بەرەکەوێت و خەڵاتی دووەم $15,000 هەر قوتابی $2,500 بەرەکەوێت لە فایناڵ زانکۆیەک چاوەڕوانیان دەکا ئەویش زانکۆی پزیشکی هەولێرە کە لە بەرەوەی کە زۆرترین خاڵی بەدەستێناوە هەتا ئەم ساتە وەختە ئەو دوو زانکۆی کە پێشبڕکێ دەکەن ئەمڕۆ و دایانەوێت بگەنە فایناڵ چکە براوەیان ڕاستە و خۆ دەچێتە ئەوێ بریتین لە زانکۆی جیهان سلێمانی سەناریا سالار تەمەن 22 ساڵ قوتابی قۆناغی چوارەمی بەشی ئەندازیاری تەلارسازی ئارەزوی ئەوەی لە داهاتوودا ببێتە ئەندازیارێکی سەرکەوتوو شاڵاو شوان تەمەن 25 ساڵ قوتابی قۆناغی چوارەمی بەشی یاسا ئارەزوی ئەوەی لە داهاتوودا ببێتە بزنسمان گەشت بەختیار تەمەن 22 ساڵ قوتابی قۆناغی چوارەمی بەشی ئەندازیاری تەلارسازی ئارەزوی ئەوەی لە داهاتوودا ببێتە ئەندازیارێکی سەرکەوتوو فەرمان ئازاد تەمەن 26 ساڵ قوتابی قۆناغی سێمی بەشی ژمێریاری تەکنۆلۆژیای زانیاری ئارەزوی ئەوەی لە داهاتوودا ببێتەوە بەرهێنەر و بازرگان هەروەها زانکۆی پۆلیتەکنیکی دۆک ئومێد سامی تەمەن 22 ساڵ قوتابی قۆناغی سێمی بەشی ڕۆژنامەوانی ئەلکترۆنی ئارەزوی ئەوەیە لە داهاتوودا ببێتە مامۆستای زانکۆ ئەیوب عەبدوڕەحمان تەمەن 30 ساڵ قوتابی قۆناغی چوارەمی بەشی تەکنیکی ئەندازیاری ئارەزوی ئەوەیە لە داهاتوودا ببێتە ئەندازیارێکی سەرکەوتوو دەخیل مەتۆ تەمەن 27 ساڵ قوتابی قۆناغی دۆمی بەشی دەرمانسازی ئارەزوی ئەوەیە دکتۆرا بەدەست بێنێت لە بواری دەرمانسازی هەکار مۆیەت تەمەن 24 ساڵ قوتابی قۆناغی دۆمی بەشی تەلارسازی ئارەزوی ئەوەیە لە داهاتوودا ببێتە ئەندازیارێکی سەرکەوتوو خۆشەویستان گەڕاینەوە دووبارە سڵاو و بەرنامەکە دەست پێ دەکات بە پرسیارێکی خێرا بۆ هەردوو زانکۆ هەر کام لە زانکۆکان وەڵامەکەیان ڕاست بوو مافی ئەویانەیە یەکەم کەتەگۆری هەڵبژێرن هەردوو زانکۆ ئامادەن پرسیارەکە دەڵێ یەکەم سەرۆکی ئەمریکا کێ بوو پۆلیتەکنیکی دۆک جۆرج واشنتن زۆر ڕاستە زانکۆی پۆلیتەکنیکی دهۆک مافیۆتان هەیە یەکەم کەتەگۆری هەڵبژێن بایۆلۆژی ئەیان بی کام لەم ئاژەڵانە کۆ ئەندامی سوڕانی داخراوی نییە ئەی ماسی بی مرۆڤ سی مێرولە دی مار سی چرکەتانەیە مرۆڤ دەخی اینەوەی هات زفر يعني زفر دخوي يعني ناوي بی مرۆڤ بی مرۆڤ مروفي مغلقة درستە مرە دەخیلە ئومێت بۆچی بی مرۆڤتان هەڵبژارد سوورانی داخراوی نییە نانی خینەوەی هەر بەردام زڤریتن چییە کۆ ئەندامی سوڕانی داخراو چییە سووران خینە زڤرێنە دەورە دەمەویە دەورە دەمەوی بەلێ جا دەورەی دەمەوی نییە مرۆڤ دڵ و هەر زڤرێتەوە هەر بۆ سەری و زڤرتە باشە بزانین حیوان بزانین بی مرۆڤ وەڵامێکی ڕاستەیە هەڵێ
بەداخەوە وەڵامەکەتان هەڵە بوو وەڵامی ڕاست مێرولە زانکۆی پۆلیتەکنیکی دۆک نەتانتوانی ئەو دەقاڵە بەدەست بێن زانکۆی جیهان سلێمانی چ کاتەگۆریەک هەڵبژێرن جوگرافیا ئەی ناوی کام لە وڵاتانە واتای زی و دەدات ئەی ئەرژەنتین بی بەرازیل سی ئیندۆنێزیا دی پۆرتوگال سی چرکەتانێ ئەرژەنتین ئەی ئەرژەنتین ئەوە دەرێت کاتتان زۆر مابوو دڵنیا بوون وا وەڵامەکەتان بەخێرایی دایەوە باشە بۆ بەرازیل نەبێ ئەرژەنتینە بەرازیل نییە برازیل بە سامبا ناسراوە بزانم یعنی ئەرژەنتین واتە زیو بەڵێ بەڵێ وڵاتی زیو وڵاتی زیو باشە ئەرژەنتین زانین وەڵامێکی ڕاستە یا هەڵێ زانکۆی گیان وەڵامەکەتان ڕاستە و بوون بە خاوەنی دەخاڵ زانکۆی پۆلیتەکنیکی دۆهۆک چ کاتەگۆریەک هەڵبژێرن جوگرافیا تەنها بی ماوە کەواتە بی ناوی کام لەم وڵاتە ئەفریقیانە بە واتای خاکی خەڵکانی ڕاستەڕۆ ناگەندەڵ دێت ئەی زیمبابۆی بی بۆرکینا فاسۆ سی کۆنگۆ دی کەناری عاج سی شرکەتانێ شكرا بس يالسا كناري العاش صح للعاش زيمبابوي كونغو أبي جميلة أنا شكرا بسافي وشكاش مش طمع يوم واحد ما وقت ما بوركينا فاسو جديد بوركينا فاسو شنو نقول ساقي بس بواتي خلق راست من أهم بلينا خذ احتمال غير خلق راست خينا بواتي کاتان خەریکە نامێنێ زوو وەڵامێکم منێ بی بورکینا فاسۆ بۆچی بۆرکینا فاسۆتان هەڵبژارد المعلومات سارنين بس شكو ما تشتغل بيه لەبەرەوەی کە دووشێ یا چۆن نا ناشم خذي بتاعك كنت بواتي خاكي خلقاني راست رو احتمال او بيت خەڵکانی ڕاستەڕۆ راست ناگەندەڵ باشە بۆرکینە فاسۆ بزانی وەڵامێکی ڕاستە یا هەڵێ زانکۆی پۆلیتەکنیکی دۆک وەڵامەکەتان ڕاستە و بوون بە خاوەنی دەخاڵ زانکۆی گیان چ کاتەگۆریەک هەڵبژێرن لۆژیک ئەی بێ ئەی لە کۆنفرانسێکدا 12 کەس پێش و پاش کۆتایی کۆبوونەوە تەوقە لەگەڵ یەکتریدا دەکەن بەگشتی چەند تەوقە کراوە لەو کۆبوونەوەیەدا ئەی 100 تەوقە بی 132 تەوقە سی 144 تەوقە دی 121 تەوقە سی چرکەتانێ دوانزەی 144 هشت شتێتە يكي يازت جماعة دەست شرکەتان ماوە يك داينان دوباره صوصي ودو ايه كلامك تأكيد زوو وەڵامێکم منێ وەڵام بی 132 مان بۆ شەرحکەن چۆن زۆر دڵنیانە بووین بۆیە کاتیش نەما بۆی تر باشە ئێستاشە نەگەیشتە نەتیجە ناڵە
باشە بزانین 132 وەڵامێکی ڕاستە یا هەڵێ؟ زانکۆی گیان وەڵامەکەتان ڕاستە و دەخاڵی دیتان بەدەستهێنا و کۆی خاڵەکانتان 20 خاڵ. پۆلیتەکنیکی دهۆک چ کاتەگۆریەک هەڵبژێرن؟ لا لوجيك لۆژیک. تەنها بیماوە کەواتە بی. CMM EOO GQQ بۆشایی KUU ئەم زنجیرەیە بە کام یەک لەمانە تەواو دەکرێت؟ A GRR B GSS C ISS D ITT سی شرکەتانێ. بينها فرح بس أفا دقيقة اوي كي جي اتش اي اي كيو ار اس دەست شرکەتان ماوە؟ سی ISS C ISS چۆن ISS تان هەڵبژارد؟ دیفرێسکردنەوەە دیفرێسکردنە حرفە چۆن؟ QS بۆ بێژە دەخیل چۆن؟ هەر پیتەکەی کە ئادی نای ئالدیف درادێت مثلا سي دي نهاتية اي هاتية ونفس الحالة ام ان نهاتية او هاتية ديفي. باشە بزانین بیرکردنەوەکەتان ڕاستە یا هەڵەیە؟ ڕاستە ئینشاءڵڵا. زانکۆی پۆلیتەکنیکی دۆک وەڵامەکەتان ڕاستە و دەخاڵی ترتان بەدەستهێنا و کۆی خاڵەکانتان 20 خاڵ. زانکۆی گیان چ کاتەگۆریەک هەڵبژێرن؟ بایۆلۆژی. بایۆلۆژی. ئەی تەنها ئەی ماوە کەواتە ئەی. سکۆڵەی لای ڕاستی دڵ خوێن دەنێرێت بۆ کام بەشی لەش؟ ئەی شا خوێنبەر B گوێچکەڵەی ڕاست C هەموو لەش D سیەکان سی چەکەتانێ؟ ئەمانە گەشتکەڵێنی گەشتکەلیان سکۆڵە لە خوارەوە ئەکیدم گەشتکەڵە لەسەرەوە باشە ڕاست خوێنی پاکی تێە بەیە خوێنبەر ئەوزە کاتمەوە خوێنبەر خوێنی پاکی تێ لای ڕاست یان خوێنی پیست لای سێکانەوە چ نزیکە لای ڕاست؟ ئەگەر خوێنی دەرچەکەتان ماوە شاخوێنبەر و بڵاویەکاتەوە شاخوێنبەر و سێکان کامیان؟ وەڵام شاخوێنبەر ئەی شاخوێنبەر. ئەی شا خوێنبەر بۆمان شیکەنەوە بزانین بۆچی سکۆڵەی لای ڕاستی دڵ خوێن دەنێرێت بۆ شا خوێنبەر؟ سکۆلەی لای ڕاست ینی لە گەشتکەلەی ڕاستەوە یەتە سکۆڵەی ڕاست لە سکۆڵەی ڕاستەوە چێتە شاخوێنبەری گوازێتەوە بە هەموو بەشەکانی لەش دابەشە بێ بۆ مولولەکە. لەیەکی لە وەڵامەکانە هەموو لەش نووسراوە ئێگەر وابێ هەموو لەشیش ڕاستە. ئاخر ینی بە شاخوێنبەرە ئەچێتەوە بۆ هەموو لەش. یەکەم جار بۆ شاخوێنبەر اینجا ئەچێتە شاخوێنبەر بە شاخوێنبەرە ئەگوازرێتەوە شاخوێنەرێنێتە لای چەپ ناتوێسیەکان. باشە لە سکۆڵەی ڕاست چ جۆرە خوێنێک دێ؟ خوێنی پاکەوە. من یەک دۆست کێشم لەوەیە هەبوو کە خوێنی پاکە یان خوێنی پیسە وتیان خوێنی پاکە ئەگەر خوێنی پاک بێ یعنی ئۆکسجینی هەیە ئۆکسجینی هەیە ئەگەر لای چەپ بووە ئەو کاتە ئەچوو بۆ سیەکان و خوێنی لێوێ پاکردەوە. ئەگەر ئۆکسجینی نەبێ و کاتە چیەکە؟ ئەی با بۆ سیەکان لە سیەکان خوێن پاکەکرێتەوە و ئینجایەتەوە گوێچکەلەی ڕاست و بڵاو بێتەوە بە هەموو لەش اینجا دوایە سوورەکە بەردەوامە بێتەوە. ئەمە سووری گەورەی خوێنە. سووری گەورەی خوێن. بەڵێ.
باشە بزانین سکۆڵەی لای ڕاستی دڵخێن دەنێرێت بۆ شاخێنبەر یان بۆ شوێنێکی تر. زانکۆی گیان وەڵامی ڕاست سیەکان نەتانتوانی ئەو دەخاڵە بەدەست بێنن. زانکۆی پۆلیتەکنیکی دۆک چ کاتەگۆریەک هەڵبژێرن؟ ئەدەبیات. ئەدەبیات. ئەی یان بی؟ بی. بی. گوتی سەبرت هەبێ دووبارە دێمە دیتنت ئەمما لە کورتیدا تەمەن وا دیارە بەو دیدارە ڕناگا نووسینی کامە شاعرە؟ ئەی دڵدار، بی نالی، سی هێمن مکریانی، دی قانع. سی چرکەتانێ؟ نالی سەبرت هەبێ دووبارە دێمە دیتنت شەیدای شەمبی مشکل سەنالی دقیقه نی من نینە خۆی گوتی سەبرت هەبێ دووبارە دێمە دیتنت ئەمە لە نالی جیفە بوو نالی جیفە بوو نالی لكن اسلوب وقفناه خونديه مش عريض وقال لك خوندي اسلوب بيتي نالي اسلوب نالي بی نالی. بی نالی. بۆچی نالیتان هەڵبژارد؟ ئەبزانم شعرەکەی بۆ دیداری شەم نووسیوە. سەرشیوەزی شعرە دیڤەچ. گوتی سەبرت هەبێ دووبارە دێمە دیتنت ئەمما لە کورتیدا تەمەن وا دیارە بەو دیدارە ڕناگا. باشە نالی بەو شێوازەی نووسی؟ وابزانم. وابزانی. ئەی بۆچی دڵدار نەبێ؟ دڵدار شعرەکانی زۆربەی بە نیشتیمانەوە گرێدا بوون. ئەی هێمن مکریانی؟ واللهی آخر شعر زۆرە هەر یەکیان بەرهەمێکی هەیە ئەم شعرە هونەرمەند عەدنان کەریمیش کردوێتی بە گۆرانی جۆتان لێ بووە؟ ناوەڵا. باشە نالی بزانین وەڵامێکی ڕاستە یان هەڵەیە؟ وەڵامی ڕاست هێمن مکریانی زانکۆی پۆلیتەکنیکی دۆک نەتانتوانی ئەو دەخاڵە بەدەست بێنن. زانکۆی جیهان با پرسیارەکەتان لێکم چی هەڵبژێرن؟ ئەدەبیات. ئەدەبیات. لە ئەدەبیات تەنها ئەی ماوەکەواتە ئەی. ڕۆمانی سێگاو و سێدارەکی ڕۆمانوس ژان دۆست باس لە دوایین شەوی ژیانی کام سەرکردەی کوردستان دەکات؟ ئەی شێخ مەحموودی حەفید، بی سمکۆی شکاک، سی شێخ سەعیدی پیران، دی شێخ عوبەیدوڵڵای نەهری. سی شرکەتانێ؟ دارك ڕۆمانەکە ژان دۆست دیارە هی ئێرە نیە تا باسی شێخ مەحموودکە. کێ ئەمە لای خۆمانە؟ نا ئێرانە. سێگرە ئەو ناو بادینی لەسەرەوە. عوبەی نەهری پیران نشی لەم دوانە. شێخ سەعیدی پیران لەسەرە. ئێستادارە درراوە؟ ئێوەش. دوایین دا شرکەتان ماوە؟ سي شيخ سعيدي بيران ئەکیدی سی شێخ سەعیدی پیران. بۆ هەستەکەم کەستانە و ڕۆمانەتان خوێندوتەوە؟ ناوەڵە. ئەی چۆن شێخ سەعیدی پیرانتان هەڵبژارد؟ بە پێی ناوەکەی وەڵە لەکە لەوانەشەوە نەبێ بەڵام بە پێی ناوەکەی شێخ مەحموود ئەوە شێخ مەحموود نییە دڵنیام سەداران سمکۆی شکاکیش نییە سمکۆی شکاک تیرۆر کراوە بە فێڵ شێخ عوبەیدوڵڵای نەهری و شێخ سەعیدی پیران بوون بەڵام زیاتر بۆ شێخ سەعیدی پیران چین لە 75 ساڵیە و لە 1925 لە سێدارە دراوە کە نابوو لە سێدارە. باشە شاڵاو بزانی شێخ سەعیدی پیران وەڵامێکی ڕاستە یا هەڵەیە؟
زانکۆی جیهان سلێمانی وەڵامەکەتان ڕاستە دەخاڵی ترتان بەدەستهێنا کۆی خاڵەکانتان 30 خاڵ. زانکۆی پۆلیتەکنیکی دۆ چ کاتەگۆریەک هەڵەبژێرن؟ تەندروستی. تەندروستی. ئەی ئەی هۆکاری نەخۆشی شەکرەی جۆری دووەم کام لەمانەیە؟ ئەی دەرنەدانی هۆرمۆنی ئینسۆلین. بی خانەکان وەڵامی هۆرمۆنی ئینسۆلین نادەنەوە. سی زۆر دەردانی هۆرمۆنی کلوکاگۆن. دی زۆر دەردانی هۆرمۆنی سایرۆکسین. سی چرکەدانێ. بس يا ربي لحظة شتو موي وقت أيه دەرنەدانی هۆرمۆنی ئینسولین نەدۆن جوورێ دوێ شەکرە ثنائیە فكيكو فيروسية شەکرە ثنائیە ايكو فيروسية هيك جوري دوي كيش کاتان خەریکە نامێنێ زوو وەڵامێکم بنێ. داخل ئەڤان بە وەڵام بی بی هاي شي كنت نيها خانەکان وەڵامی هۆرمۆنی ئینسۆلین نادەنەوە. بۆچی ئەو هەڵبژاردێتان هەڵبژارد؟ وڵاوێتێت شەکرەی جووری دووەم جووری یەکەم لە کەمی ئەنسولین ڕوودەدات. جووری دووەمی شوە بزانین لە وەڵام نادانەوەیە بە تەمای خوا. ینی جۆری یەکەم ئەنسۆلین دەرنادا. کەمی ئەنسۆلین دەردەدا بەڵام وەڵامی نییە. وەڵامی نییە. وەڵامی نییە. کەس خۆی ناکە بە ساحێبی. کەس خۆی ناکە بە ساحێبی. بۆ خۆی لە لاو لەش بڵاو دەبێتەوە. باشە بزانین خانەکان وەڵامی هۆرمۆنی ئینسۆلین نادەنەوە. وەڵامێکی ڕاستە یا هەڵێ؟ زانکۆی پۆلیتەکنیکی دۆ وەڵامەکەتان ڕاستە دەخاڵی ترتان بەدەستهێنا کۆی خاڵەکانتان 30 خاڵ. زانکۆی جیهان چ کاتەگۆریەک هەڵەبژێرن؟ تەندروستی. تەندروستی. لە تەندروستی تەنها بی ماوە کەواتە بی. کام لەم نەخۆشیانە تووشی کۆئەندامی دەمار دەبێت؟ ئەی سیفلیس. بی کلامیدیا. سی سێلان. دی ئایدس. سی چرکەتانەیە. بەرگریە بێ آخر سێلان چییە؟ نەیزانم چییە. دەمار چی بەرمەنگیزی؟ نێرس. نیورۆن سیفلیس بیستووە بەس نازانم چییە. ئەم دوانە بیستووە. دە چرکەتان ماوە. ئەمە یاسی. زوو وەڵامێکم بنێ. ئەی سیفلیس. ئەی سیفلیس. چییە بۆچی ئەم جارە سیفلیستان هەڵبژارد؟ وڵا 4 اختیارە ئایدەزەوە هیچ کە تووشی کۆئەندامی بەرگریە بێ. ئەمە لێکیان نەجاتان بوو. سییانەی تریان معلوماتمان نییە لەسەری. یعنی هەر خۆتان و شانستان سیفلیستان هەڵبژارد. ڕێکوە. باشە بزانین سیفلیس وەڵامێکی ڕاستە یا هەڵێ؟ زانکۆی جیهان سلێمانی وەڵامەکەتان ڕاستە دەخاڵی ترتان بەدەستهێنا کۆی خاڵەکانتان 40 خاڵ. زانکۆی پۆلیتەکنیکی دۆک چ کاتەگۆریەک هەڵەبژێرن؟ بابێن کیمیا. کیمیا. ئەییان ئەی کاتێک پیاس پاک دەکەیت و چاوەکانت دەسووتێتەوە و فرمێسکیان لێ دێتە خوارەوە
هۆکاری ئەمە کارلێکێکی کیمیاییە کام لەم ترشانە لە ئەنجامی ئەو کارلێکە دروست دەبێت ئەی ترشی گوگردۆز بی ترشی نایتریک سی ترشی سلفونیک دی ترشی گوگردیک سی چرکەتانەیە دا چرکەتان ماوە زوو وەڵامێکم منێ سی ترشی سلفونیک سی ترشی سلفونیک ئیشوە بژیت بۆ بچی بۆچی ئەم ترشەتان هەڵبژارد بە زوری نایدەنگ بە زۆرینەی دەنگ بە زوری نایدەنگ بە دیموقڕاتیەت باشە چۆن بە زۆرینی دەنگ گەیشتە ئەو بڕوای کە ترشی سلفونیک هۆکارەکەیەتی بە سەحکی راف مۆدەدی نینن مەژە ئینۆنە دەرە ماوەمەوە مەژە هەڵبژ ینی کاتێک ئەو کاتێک کە ها پیاز غازێک دەرەچێ لێی چاوەکانت فرمێسک لەگەڵ ئەنزیمێکە کارلێک دەگات ترشێک دروست دەبێ ئەو ترشە دایکۆشیەوە بووی دەگری بۆی دەگری سەریە بڕیت و بۆ یەگری بۆ یەگری سلفۆنیکتان هەڵبژارد باشە بزانین ترشی سلفۆنیک وەڵامێکی ڕاستە یان هەڵێ زانکۆی پۆلیتەکنیکی دۆ وەڵامەکەتان ڕاستە دەخاڵی ترتان بەدەستێ ناوکۆی خاڵەکانتان چل خاڵ زانکۆی گیان چ کاتەگۆرێک هەڵبژێرن کیمیا کیمیا لە کیمیاش تەنها بیماوە کەواتە بی لەبەرچی هۆکارێک بۆ پڕکردنی باڵۆنەکان گازی هیلیۆم لە ژیاتی گازی هایدرۆجین بەکاردێت ئەی گازی هیلیۆم سوکترە بی گازی هایدرۆجین مەترسی تەقینەوەی هەیە سی گازی هایدرۆجین ژەهراویە دی گازی هیلیۆم ئاسانتر دەست دەکەوێت سی چرکەدانێت ژەهراویە وەستە لە گەردوونە سوکترین هین چییە؟ سوکترینەکەی هایدرۆجینیان نایتروجین لە گەردوونە سوکترینیان هایدرۆجینە کەواتە هایدرۆجین سوکترە لە هیلیۆم ئەی نییە ئەیدی بیژ نییە گازی هایدرۆجین ژەهراویە دا چرکەتان ماوە وەڵام ژەهراوینی هەڵێ مژی وەڵام ئەی کۆ هایدرۆجین هەڵەمژین بۆ هایدرۆجین گازی هیلیۆم سوکترە زانکۆی جیهان سلێمانی بۆچی کاتان خەریکە نامێ مناقەشەکان تۆزی خێراتر کەن لە نێوان گەشت و سەناریا بوو زۆر کێشمەکێشتان هەبوو گازی هیلیۆم هیچەوە تایبەتمەندیەکی یە کە سووکە بەڵام لە گردوونیشا گازی هایدرۆجین سوکترین گازە لە گردوونە کێشەکەمان لەسەر ئەوە بوو گازی هایدرۆجین مەترسی تەقینەوەی هەیە ینی هینیش هیلیۆمی شەر ئەگەر چرخی لەبەی گەڕێت هایدرۆجینیش لەبەرەوەی لە گردوونە هەیە هەڵیەمژین کەواتە ژەهراوی نییە گازی هیلیۆم ئاسانتر دەست دەکەوێت ئەمان هایدرۆجین و بەس مشکلە ئەوەیە ئەوەش باشە هیلیۆم سوکترەیە هایدرۆجین خۆی هایدرۆجین هایدرۆجین بەس اختیاراتەکان مەسەرەن گازی هیلیۆم سەناریا لەوە چوو ڕاستەکەی خۆی ڕاستی دەوێت هایدرۆجین ئەی بۆچی هیلیۆم تا هەڵبژار لەبەر اختیاراتەکانی تر بۆن ئەم باسی کرد سی ژەهراوی نووسراوە گازی هیلیۆم سوکترە وایە بەڵام تۆ خۆ دەزانی هایدرۆجین سوکترە بەس بە نسبەت دەستکەوتنی شۆ هیلیۆمێکێکە لە گازە دەگمەنەکان ینی دەستکەوتنی هایدرۆجین بە بڕیشە لە ڕێژەیە لە هەوایە زیاترە ئەوان سەتایەکن ینی لە هەموو کەش و هەوای زەویە باشە چێ ناڵێ هۆکارەکەی ئەوە نەبێت کە گازی هایدرۆجین مەترسی تەقینەوەی هەبێت باشە بەس هیلیۆمیشە تەقێتەوە چەند جار باڵۆم بووە مەسەرەن لە حەفلە لە شتیا بەر مشتیا کەوتۆ تەقیوەتە و کارەساتی خۆڵقاندووە کە هیلیۆمی تیا بوو یان هیلیۆمیش ئەتەقێتەوە بۆ ئەوە بڵێ ئیتر نازم
بەس هلیۆم گازێک نییە کە چالاکی کیمیایی کەمترە یاخود کەمە خۆی با هەمووی بە ها باشە بزانین ئەی گازی هلیۆم سووکترە وەڵامیکی ڕاستە یان هەڵێ وەڵامی ڕاست گازی هایدرۆژین مەترسی تەقینەوەی هەیە زانکۆی گیان سلێمانی نەتانتوانی ئەو دەخاڵە بەدەست بێنن زانکۆی پۆلیتەکنیکی دۆک چ کاتەگۆریەک هەڵبژێرن فیزیا فیزیا ئەیان بی ئەی ڕووناکی وەکو بەشێکی شەبەنگی ئەلکترۆمۆگناتیسی سروشتێکی دوانەیی شەپۆلی و تەنۆلکەیی هەیە کام لەم دیاردانی خوارەوە سروشتی شەپۆلی ڕووناکی نیشان دەدات ئەی دیاردەی فۆتۆ ئەلکتریک بی ڕەنگی جیاوازی شەبەنگی ڕووناکی سی خێرایی ڕووناکی دی شکانەوەی ڕووناکی سی چرکەتانەیە كباس بلا راس راس ساكي هكا وقت الموديتات ساكي زفريت فوتون الزفريت وبتشتلي في كهربائي شي بيتن فوت الكترونيكي ساكي حركه الكترون ساكي ساكي حركه الكتروني زادت بيت دا شركتان ماوە ئەی دیاردەی فۆتۆ ئەلکتریک ئەی دیاردەی فۆتۆ ئەلکتریک لە پرسیارەکە باش تێگەیشتون بەڵێ سروشتی دوانەیی شەپۆلی و تەنۆلکەی هەیە کام لەمانە دیاردەی خواری سروشتی شەپۆلی ڕووناکی کامەیە کامیانە بەڕایەوە دیاردەی فۆتۆ ئەلکتریکە چونکە کاتێک ڕووناکی لە مادەکە دات مادەی دەتەن سەر ئەلکترۆنە زیادەت بیتن و شنیکە ڕەنگ ڤەدانێت کرد باشە دیاردەی فۆتۆ ئەلکتریک بزانین وەڵامێکی ڕاستە یان هەڵێ وەڵامی ڕاست شکانەوەی ڕووناکی زانکۆی پۆلیتەکنیکی دۆک نەتانتوانی ئەو دەخاڵە بەدەست بێنن زانکۆی جیهان سلێمانی چ کاتەگۆریەک هەڵبژێرن فیزیا تەنها بی ماوە کەواتە بی بۆ یەکەم جار کام لەم زانایانە بەرکەوتنی فۆتۆنیک و ئەلکترۆنیکی شرۆڤە کرد و هاوکێشەی تایبەتی بۆ جیاوازی درێژی شەپۆلی فۆتۆن پێش و پاش بەر یەککەوتن دانا ئەی ئاینشتاین بی هایزنبەرگ سی کۆمپتن دی بۆهر سی چرکەتانەیە عادی ناوکی گردی لە بەعیدی فۆتۆن و ئەم شتە نەبوو ئەم کابراچی کردو بەرکەوتنی فۆتۆن و ئەلکترۆنێکی شۆڤە کرد و هاوکێشەی تایبەتی بۆ جیاوازی ئاینشتاین هی دانا هاوکێشەیەکی دانا ئاینشتاین فۆتۆنی دۆزیەوە باشە فۆتۆنێک و ئەلکترۆنێکی شرۆڤە کرد هاوکێشەی تایبەتی بۆ جیاوازی درێژی شەپۆلی فۆتۆن و پێش کردن دا چرکەتان ماوە درێژی شەپۆلی جیاکە بڵم هایزنبەرگ بی هایزنبەرگ بی زانیاریتان هەبوو ئاینشتاین خۆی با بڵێن لەسەر فۆتۆنوشتی وا ئیشی کرد هەروە دیاردەی کارۆمۆگناتیزیۆم شتانەی دۆزیەوە لە ڕووناکیە هەروەها هاوکێشەیەکی دانا کە ئینەرجیە کاتە MC سکوێر لەسەر ئەو نۆبڵی وەرگرت ئەم بەنسبەت ئاینشتاینەوە اینجا بەنسبەت ئەم کۆلیژنەوە کە لە بینی پارتکڵەکان ڕوویاندا ئەکید نیم ئاینشتاین بوو بێ کە ئەوەی کردبێ بۆیە لە بینی بۆر و هایزنبەرگە زیاتر هایزنبەرگ بەچی مەشهورە لە فیزیا بەچی بەناوبانگە مازەی گەردیلەی
خۆزم بە کارەبا uncertainty principle باشە بزانین هایزنبرگ وەڵامێکی ڕاستە یان هەڵێ وەڵامی ڕاست کۆمپتن زانکۆی گیان سلێمانی نەتانتوانی ئەو دەخاڵە بەدەست بێنن زانکۆی پۆلیتەکنیکی دهۆک چ کاتەگۆریە هەڵە بژێرن مێژوو مێژوو ئەیۆم بی ئەی کیشوەری ئەمریکا لە ساڵی 1492 زاینی لەلایەن کریستۆفۆر کۆلۆمبۆس دۆزرایەوە ناوی ئەمریکا لە ناوی چ کەسێکەوە وەرگیراوە ئەی کریستۆفۆر کۆلۆمبۆس بی فرێدریگۆ ئەمریکۆ سی ئەمریگۆ فیسپوچی دی ئەسپەکەی پاشا فرانسیس سی چرکەدانێ ئەمریگۆ فیسپوچی سی ئەمریگۆ فیسپوچی هەکار ئەمریگۆ فیسپوچی دەناسی ئەوی بۆرەبتر ئەمریکۆ بەشت ئەمریکۆ دووزین ینی شوێ سۆڵێدا بەرەندێ نۆڤ ئەمریکۆ وی نۆڤ کرد باشە کریستۆفەر کۆلۆمبۆس یەکەم جار نەچوو بۆ ئەمریکا بەلێ بەس ئەوی بۆرەبتر بەشت ئەمریکۆ دووزین لەوە نۆڤی ویە ئەفکری یعنی یەکەم جار کە کریستۆفەر کۆلۆمبۆس چوو نێزانی کاشفکر ئەمریکا بەساوی نۆڤ دۆنەسەر نۆڤی دۆنەسەر خەڵکی کوێیە دەزانن ئیتالیا ئیتالی باشە ئەمریگۆ فیسپوچی بزانین وەڵامێکی ڕاستە یان هەڵێ زانکۆی پۆلیتەکنیکی دۆک وەڵامەکەتان ڕاستە دەخاڵی ترتان بەدەستێنا و کۆی خاڵەکانتان 50 خاڵ زانکۆی گیان کاتەگۆریەک هەڵە بژێرن مێژوو تەنها بیماوە کەواتە بی یەکێتی سۆڤێت لە ساڵی 1991 هەڵوەشاوە سەرۆکی ئەو کاتی سۆڤێت کێ بوو ئەی بۆریس یێلتسن بی میخائیل گۆرباچێڤ سی یێڤگینی بریماکۆڤ دی نیکیتا خۆرشچێڤ سی چرکەتانەیە نیکیتا ئافرەت نییە لەوەرە کاک باشە بی لەگەڵ نەهێنچیا کامەنی دی نیکیتا ئەوە یڵتسن مشکم نەوەیە دەڵم دی دە چرکەتان ماوە کامیان دی بیڵێ دی نیکیتا خۆرشچێڤ شاڵا و بۆچی دیتان هەڵبژارد وەڵایی ئەو شانس زانیاریەکتان نەبوو وەڵایی خوێنمەتەوە ینی بەرچاوم کەوتووە ئەو کاتێ ژیاننامەی پۆتین و خوێنەوەتەوە باشە یێڤگینی بریماکۆڤ ئەو لە چ کاتێکا بوو یاخود بۆریس یەلتسن مشکم لە بۆریسەکەش بوو ئەو لەو دوایانە نەبوو پێش ئەمە ئێستا دوای گۆرباشۆف بۆریس یەلتسن بوو دوای یەلتسن کێ هات ئەمریکا ئێستا لەسەر حکومە پوتین ڤلادیمیر پوتین یێڤگینی بریماکۆڤ نیکیتا خۆرشچێڤ
باشە بزانین نیکیتا خۆشی چێ وەڵامێکی ڕاستە یان هەڵێ وەڵامی ڕاست میخائیل گۆرباچێڤ میخائیل گۆرباچۆڤیشی پێ دەڵێن زانکۆی جیان نەتانتوانی ئەو دەخاڵە بەدەستبێنن زانکۆی پۆلیتەکنیکی دهۆک چ کاتەگۆریەک هەڵەفێرن وەرزش ئەیان بی بلا ئەیبیت بلا ئەیبی لە وەرزشی ڕاکردنی پیاوان بەسەر بربەستدا وەرزشوانان دەبێ بە درێژایی 110 مەتر بەسەر دە بربەستدا باز بدەن یەکەمین بربەست چەند مەتر لە هێڵی دەستپێکەوە دوورە ئەی 12.7 مەتر بی 13.7 مەتر سی 14.7 مەتر دی 15.7 مەتر سی چرکەتانێ تقسيم 10 يكسوني 11 يعني معناوي افا يعني او زائدا في زي شنت 11 زائدا 12.7 افسدوا الدهر 11 كيم ده باش يبقى تا شرکەتان ماوە ئەی 12.7 ئەی 12.7 زانیاریتان هەیە لە وەرزشە تنگ بەسە پسیۆرە گەلک و یعنی مەتە بەسە بچەکڵ بە پۆی نەپی بۆری دۆیمە پێزۆنی سەر هەین بەس یعنی بۆشە ئەت بژم ئەیە یعنی نزیکە دیف یا نزیکە خۆی اختیارەکانی نزیکە 13.7 هەمووی بە مەترێک جیاوازی مەترێکی هەیە خەر کاک سووران لە قانونی تەدریس شتێکی هەیت بێژیت ئەگەر تەڤە تەڵەبە جوابێ نەزانیت ڕقەمەلێک نزیکەی بەس ئەگەر تەڤە ڕقەمێ بزانیت مثلا دەبیژە ڕاپەڕینە کوردستانی چەندێ دەست پێ کرد 5 سێ نۆتۆیەکی یان 5 سێ هەشت یان 5 سێ 2000 هەنی دەزانیت کو 5 سێ نۆتۆ هەیە بەس ئەگەر تەگوتێ 5 سێ نۆتۆ هەیە ئان 4 سێ ئان 2 سێ دێ زەحمەت کردیت گەڵک ینی ئەو کێشەکەتان لەوا بوو ئەوەش کێشەکە لەوە لە ئێخر پوینت حوتەکە هەمووی پوینت حوتە 12 13 14 15 ئێوە کەمترینتان هەڵبژارد انشاءالله درستە باشە بزانین وەڵامی دروستە یا هەڵێ وەڵامی ڕاست 13.7 زانکۆی پۆلیتەکنیکی دۆک نەتانتوانی ئەو دەخاڵە بەدەستبێنن زانکۆی جیهان کاتەگۆریەک هەڵەبژێرن بابێت وەرزش تەنها بی ماوە کەواتە بی ناوی ئەو یاریە چییە کە پێی دەگوترێت شەترەنجی سەر شەختە ئەی فلاینگ B. Skiing C. Jumping D. Curling C. چرکەتانێ كيرلينج أو تيجري وزن بردك يدرون كده جامبينج بازانا فلاينج فرينا سكينج يعني تزلج تبيلا تزحلق تزلج لولبون وانيا كلين لولبون بي سكينج بي سكينج بس بدأ فەرمان بۆچی سکینگتان هەڵبژارد لەبەرەوەی فلاینگ يعني فرين جامبين بازدانە كيرلين ضمنيان بەزوازم يعني لولبون شتێکی وایە خولانەوە سكينج يعني خلیسکانە خلیسکانی سەر بەفر يعني ئەوە تەرجومی حرفیدان بەڵێ شەترەنجی سەر شەختە سەر سەهۆڵ شەترەنج باشە سکین بزانین وەڵامێکی ڕاستە یان هەڵێ
کرلینگ وەڵامە ڕاستەکەیە زانکۆی گیان سلێمانی نەتانتوانی ئەو دەقاڵە بەدەست بێنن. زانکۆی پۆلیتەکنیکی دۆ کاتەگۆریەک هەڵەبژێرن. تەکنەلۆژیا. تەکنەلۆژیا. ئەیان بی. ئەی. ماک ئەدرێس مێدیا ئەکسس کۆنترۆل ئەدرێس بۆ ناسینەوەی کۆمپیوتەر سمارتفۆن مۆدیم لە ناو نێتوەرکێکدا بەکاردێت کام لەمانی خوارەوە دەربارەی ماک ئەدرێس ڕاستە. ئەی ئەدرێسێکی نەگۆڕ و لە 24 بیت پێک هاتووە. بی ئەدرێسێکی نەگۆڕە و لە 48 بیت پێک هاتووە. سی ئەدرێسێکی گۆڕاوە و لە 24 بیت پێک هاتووە. دی ئەدرێسێکی گۆڕاوە و لە 48 بیت پێک هاتووە. سی چرکەتانەیە. بەلێت دەگۆڕین بەسی ماکی نە ماک نای دەگۆڕین نای دەگۆڕین ئەوە نەگۆڕ. ئەری بەس دەگۆڕین کۆمپیوتەر سمارتفۆن مودم برو ماک نە دا شرکەتان ماوە. ئەی ئەی ئەدرێسێکی نەگۆڕە و لە 24 بیت پێک هاتووە. بۆچی ئەم وەڵامەتان هەڵبژارد؟ ماک ئەدرێس زانیاریتانەیە لەسەری؟ چونکیش 24 بتا پێکتێت و اتفاقمە بەینەمەش بەتر. آخر بۆچی هەکار بۆچی ینی ماک ئەدرێس ئەزان چییە؟ ئەگەر دیفەودیە بیت حرفۆ بیت 24 پیتۆ پێکتێت بەس ئومێدی گوت یا ماکی نهایت گۆڕن ئەدرێس ئەگەر ئەدرێس مرشێت بوو گۆڕین ئای پیتە دەگۆڕین نا بەس ئومێدی گوت ئەوی تەکنۆلۆژیا و بەشی ئۆیتیە ئەوی ئومێت بەڵێ یاش بڤ ماک نهایت دەگۆڕین ئای پیتە دەگۆڕی بەس ماک نە یە سوابەتە سەر کۆمپیوتەر. باشە زانین وەڵامێکی ڕاستە یا هەڵێ. وەڵامی ڕاست ئەدرێسێکی نەگۆڕە و لە 48 بیت پێک هاتووە. زانکۆی پۆلیتەکنیکی دۆک نەتانتوانی ئەو دەقاڵە بەدەست بێنن. زانکۆی جیهان چ کاتەگۆریەک هەڵەبژێت؟ هونەر. هونەر. بی. بی. کام لەم بەرهەمانە هی مۆزارتی میوزیسیانە؟ ئەی سەمفۆنیای ئێرۆیکا. بی ئۆپێرای ڤیگارۆ. سی چواروەرزی ساڵ. دی کۆنسەرتۆی براندبۆرگ. سی چرکەتانەیە؟ سمفۆنیا ئۆپێرا فەرقیان چییە؟ 21 بەرهەمانە بینی ئەیوبیە دە چرکەتان ماوە؟ ئەیابی وەڵام؟ ئەی سەمفۆنیای ئێرۆیکا. مۆزارت ئەناسن مۆزارت یەکێکە لە بەناوبانگترین میوزیکزانەکانی دنیا. لە 6 ساڵیەوە 2 ئامێری دەژەنی. لە 8 ساڵی سیمفۆنیای دەنووسی. لە 12 ساڵی ئۆپێرای نووسی. لە 36 ساڵی کۆچی دوایی کرد. ئەگەر زیاتر بژایە ئاخۆ چی بکردایە ئەو هەموو بەرهەمەش. بۆچی سیمفۆنیای ئێرۆیی کاتان هەڵبژارد؟ چواروەرزەی ساڵ هی ڤیڤالدیە. ئەوە هیچ ئەوە ڕۆی ئەوە ڕۆی ئیترەمێنێتەوە سەر سیانەکەی تر. ڤیگارۆ نازانی کێ؟ تەکید نیم لە بینی ئەی و بیە ئیتر ئەیمانە بژارد. باشە سیمفۆنیای ئێرۆیکا زانین وەڵامێکی ڕاستە یان هەڵێ؟
وەڵامی ڕاست ئۆپێرای ڤیگارۆ زانکۆی جیهان سلێمانی نەتانتوانی ئەو دەخاڵە بەدەست بێنن. زانکۆی پۆلیتەکنیکی دهۆک لەو کەتەگۆریانی کە ماون چی هەڵبژێرن؟ دقيقة اسمع هنا هنر هونەر تەنها ئەی ماوە کەواتە ئەی کام دوو لەم گەورە هونەرمەندانە هی سەردەمی بارۆکن؟ ئەی باخ و بتهۆڤن، بی مۆزارت و بتهۆڤن، سی باخ و هاندڵ، دی هایدن و چایکۆفسکی. سی چرکەتانێ ملايت بيتهوفن او كيا كنا يدخلك ايوه فقط موزارت و بتهۆڤنیش كيش موزارت اي اسمع ما بيجم اي كيف باخ تظني باخ بيجم باخ زۆی بچی باخ هەردوو يكي سادني هم صلي بجد دە چرکەتان ماوە؟ اي باخ وبيتهوفن ئەی باخ و بتهۆڤن. سەردەمی باروک ئەزان کام سەردەمەیە؟ بۆرو کردن كم زانم بيتهوفن ئەو کاتە کە میوزیک موزیکێکیش کۆمان تەنها لە بۆ پاشایان و خانەدانەکان لە کۆشکەکان دەژەنرا. کۆشکی ڤێرسای بەتایبەت لە فەرەنسا بۆ نمونە. باشە ئێوە پێتان وایە بتهۆڤن هی سەردەمی باروک بێت؟ بەڵێ ئەی بۆچی لە کلاسیک نەبێ یاخود لە ڕێنیسانس یاخود لە ڕۆمانتیک زوری نایدەنگ بوو بە زۆری پارلەمانە هەمە تشت مشارەکەتمان بەینەوەمەدا. ئێستا بزانین وەڵامەکەتان ئەی باخ و بتهۆڤن وەڵامێکی ڕاستە یان هەڵێ؟ وەڵامی ڕاست باخ و هاندڵ زانکۆی پۆلیتەکنیکی دهۆک نەتاتوانی ئەو دەخاڵە بەدەست بێنن. بتهۆڤن یەکێک بوو لە ناودارەکانی سەردەمی کلاسیک. زانکۆی جیهان سلێمانی لەو کەتەگۆریانی کە ماون؟ تەکنەلۆژیا تەنها بی ماوە کەواتە بی. HTTP کورتکراوەی چییە لە برۆسەری ئینتەرنێتدا؟ A. Hypertext Transfer Protocol. B. Help Transfer Team Protocol. C. Hypertransfer Text Protocol. D. Help Text Transfer Protocol. بوسطة ايوه بوسطة هايبر تكست يعني أي. هايبر A. أكيد هايبر تكست ترانسفير يعني هايبر ترانسفير تكست ترانسفير بروتوكول تازەڵتان بژاردە؟ A. Hypertext Transfer Protocol. باشە بۆ ئەوانی تر نەبێ. تاڵا بۆچی ئەیتان هەڵبژارد؟ والله بەرچاوم کەوتووە یعنی تۆزێ مدێ خەریکی بووم تر بەرچاوم کەوتووە هەستەکەم سەژ نابڵە سە باشە ئەگەر ئێش مەسەن ئەگەر HTTP بۆچی هێڵب ترانسفەر تیم پرۆتۆکۆڵ نەبێ؟ خۆی عادەتەن لە شوێنی برۆسەرەکەی ئەنووسرێ HTTP اینجا وێبسایتەکە لێ ئەی وایە اینجا بەس کامیانە؟ بەس بۆچی ینی هیچ لەو ناچێکە هێڵب بێ بۆی لابێ هایپەر جەماعەتێکی لەو هایپەر تێکستانە جەماعەتی هایپەرەکە بێ هایپەرتێکست ترانسفەر پرۆتۆکۆڵ وەڵامێکی ڕاستە یان هەڵێ؟ زانکۆی جیهان سلێمانی وەڵامەکەتان ڕاستە دەخاڵی ترتان بەدەستێ ناوکۆی خاڵەکانتان 50 خاڵ. پەنجاه بە پەنجاه یەک کەتەگۆری ماوە بۆ زانکۆی پۆلیتەکنیکی دهۆک. بیرکاری کەواتە بیرکاری بیرکاری بی
بی هەڵبژێرن نرخی ئەم لۆگاریتمە لۆگاریتمی بنچینە سێی هەشتا و یەک توان پەنجا دەکاتە چەند؟ ئەی سی بی چل سی سەد و هەشتا دی دوو سەد سی چرکەتانەیە بس لحظة كده سادو بينج دەخاڵتان ماوە شرکەتان ماوە زوو وەڵام وەڵام بی چل بۆچی چلتان هەڵبژار چۆن ناحساب کرد پێنجی فی 350 تێدۆنیە خودی مەجاالێ وێ سوالی 30 ثانیە نییە بەتەرە 10 ثانیە ئەگەر توانن نەتوان حەلیکەن ئەو پەنجایەتان چی لێ کرد هشتا پش لۆگێ لۆگاریتمی هەشتا و یەک بە سێ دەگاتە چەند لۆگاریت سێ توان سێ توان سێ نا توان سێ 27 توان سێ هەشتەوێک باشە بزانین وەڵامی بی چل وەڵامێکی ڕاستە یا هەڵەیە وەڵامی ڕاست 200 زانکۆی پۆلیتەکنیکی دۆک نەتانتوانی کۆتا دەخاڵ لەم قۆناغی کەتەگۆریەکان بۆ خۆتان مسۆگەر بکەن زانکۆی جیهان سلێمانی بیرکاری هەڵبژێرن بیرکاری هەڵبژێرن بیرکاری کۆتا کەتەگۆریە و کۆتا دەخاڵی تایە ئەی بزانین ئەم دەخاڵە بەدەستدێنن یان نە سادەترین شێوەی ئەم بڕە دوو توان 509 کەم دوو توان 508 دابش 256 دەکاتە کام لەمانە ئەی دوو توان 508 بی دوو توان 500 سی دوو توان 507 دی یەک لەسەر 64 سی چرکەدانێ ئەمە دوو یەک پێنج کورتێکی کەم چەند دوو یەک شانزە هەشت دابش 256 256 چی لاتۆ ئەمە کەمە بێتەوە وایە دە چرکەتان ماوە زوو وەڵامێکم بنێ ئەمە ناقسێکی وەڵام وەڵام دی یەک لەسەر 64 زانکۆی جیهان بۆچی دیتان هەڵبژار یەک لەسەر 64 بە سێ چرکە شکار ناکرێت نازانم خۆی دووەکان لە کاتی با بڵێن توانە ئەگەر بنچینەکان وەکو یەک بوو ئەتوانی دەستکاری توانەکانکەی ئیتر نازانم بەس توانەکان کەش باشە زانکۆی جیهان سلێمانی بزانین دی یەک لەسەر 64 وەڵامێکی ڕاستە بزانین دەتوانین کۆتا دەخاڵ بەدەستبێنن بۆ خۆتان لە قۆناغی کەتەگۆریەکان وەڵامی ڕاست دوو توان 500 زانکۆی جیهان نەتانتوانی ئەم دەخاڵە بەدەست بێنن خۆشەویستانم وەک بینیتان لەم قۆناغا
پێشبڕژیەکەی نێوان زانکۆی جیهان سلێمانی و زانکۆی پۆلیتەکنیکی دهۆک کۆتایی هات. پێشبڕژیەکە گەرموگوڕ بوو. خاڵەکانتان زانکۆی جیهان سلێمانی خاوەنی 50 خاڵە. زانکۆی پۆلیتەکنیکی دهۆک بە هەمان شێوە ئەویش خاوەنی 50 خاڵە. خۆشەویستانم کۆتا قۆناغ ماوە ڕوو بە ڕووبنەوەی تاکەسی ئەم قۆناغە دیاری دەکات کام زانکۆ لەم دوو زانکۆیە دەچنە فاینەڵ و کامیان نزیکتر دەبنەوە لە خەڵاتە گەورەکە. خۆشەویستانم دوای کەمێکی تر ئێمە لەگەڵ ئێوە دەبینین کێ دەچێتە فاینەڵ. دەماکەدا گوریۆ جگرۆفیە هەلبژۆردی و ئەوژی پسیۆرەمە ئەو بوو خەلکێکیش وەڵۆتی نەیە گەندەلە گەندالی نۆڤدۆنینە ئەو هەلبژۆردی بوومە هۆتین ئەم سێوە پشڕۆز من کوونە ئەوە بورکینۆ فۆسو بتنێمەوە یعنی پشڕۆز ئەو دەرکەوی ماژی بورکینۆ فۆسو هەلبژۆر پسیۆرەمە جۆبۆیە درست بوو. جارێکێ کە ئەوەل ئێک ما بایۆلۆجی هەلبژارد لێ مخابنی بە بەرسبە مەغەڵت دەرکەوت ئشبەر کە جارایکێ بوو مال بژارد و مەسئلە وەقتجی ئەمە بلەسکردن مەغەڵت اختیار کرد. با ئەدەبیات هەلبژارد بوومە پارچە دیرەکە شعری هات گوتە ئەوە کێ ڕاستیژی وەختی ما بەرە خود نویسینەوەی مە گوتە بیت یۆناڵی بیتن ئەم هەمی متفق بووی سەر یۆناڵیە مە هەلبژارد بەس ئەنجام دەنە دەرکەفتە و دەرکەفتی هەمی مکریانی چونکی ئەسلوبی سادەتر بوو ناڵی کلاسیک كاتيجوريا فيزياء محل بشارت هرچند فيزياء علمك واقع ما قلت دل صار مسيطر بين بس انجام تناقشنا سؤال منش والله ميراث هالبجيري كاتيجوري لوجيك مان هالبجارد وبرسيارك او بوكا لكونفرانسك دا دونزك سبيش و باش كونفرانسك توقع لقالك دا كان چند توقع كراو لكوي وخوشبختانه تواني من والله بينه كصوصي ودو توقع كراو والله ما كمان راس درچو کاتگوری تندرستی من هەڵبژار پرسیارەکە بریتی بوولەوەی کام لەم نەخۆشیانە تووشی کۆندامی دەمارە بێ خۆشبەختانە وەڵامەکەمان ڕاست بوو کە بریتی بوو لە سفلیس. خۆشەویستان دووبارە سڵاو گەڕاینەوە هاتینە کۆتا قۆناغی بەرنامەکەمان قۆناغی ڕوبەڕووبنەوەی تاکەسی. پێشەوەی دەست پێ بکەین هەردوو زانکۆ گۆڕانکاریان کردو بابزانین زانکۆی جیهان سلێمانی گۆڕانکارەکانی چین. گۆڕانکارەکانی زانکۆی جیهان سلێمانی سەناریا سالار پێشبڕکێکە بەجێ دەهێڵێت بۆ ئاگرین ئاوات. ئاگرین ئاوات تەمەن 20 ساڵ قوتابی قۆناغی سێمی بەشی زمانی ئینگلیزی ئارەزووی ئەوەی لە داهاتوودا ببێتە وەرگێڕ. هەروەها گەشت بەختیار پێشبڕکێکە بەجێ دەهێڵێت بۆ لەنیا زاهر. لەنیا زاهر تەمەن 21 ساڵ قوتابی قۆناغی سێمی بەشی زمانی ئینگلیزی ئارەزووی ئەوەی لە داهاتوودا ببێتە فڕۆکەوان. ئاگرین لەنیا هەردووتان بەخێربێن بۆ پێشبڕکێکە. خۆشەویستانم بە هەمان شێوە زانکۆی پۆلیتەکنیکی دۆ گۆڕانکاریی کردووە بزانین گۆڕانکاری ئەم زانکۆیە چییە؟ گۆڕانکاریەکانی زانکۆی پۆلیتەکنیکی دۆگ هاکار موعەیەد پێشبڕکێکە بەجێ دەهێڵێت بۆ عیماد بەرەکات. عیماد بەرەکات تەمەن 21 ساڵ قوتابی قۆناغی سێمی بەشی تەکنۆلۆژیای دارایی و ژمێریاری ئارەزووی ئەوەیە لە داهاتوودا ببێتە مامۆستای زانکۆ. عیماد بەخێراتی بۆ پێشبڕکێکە. خۆشەویستانم خاڵەکانتان بەبیر دێنمەوە زانکۆی جیهان سلێمانی 50 خاڵ. زانکۆی پۆلیتەکنیکی دهۆک 50 خاڵ. خۆشەویستانم لەم قۆناغەدا بۆمان دەرەکەوێ کام لەم دوو زانکۆیە خاڵەکانی بەرزتر دەبێتەوە. کام زانکۆ لەم دوو زانکۆیە زۆرترین خاڵ بەدەست بێنێ دەچێتە فایناڵ. لە فایناڵ زانکۆی پزیشکی هەولێر چاوەڕێی دەکات. لەوێش دەزانین دیسان کێ دەبێتە خاوەنی خەڵاتی یەکەم کە وەک دەزانن بۆ هەر زانکۆیەک 30,000 دلارە هەر قوتابیەی 5,000 دلاری بەردەکەوێت. خەڵاتی دووەمیش خۆتان دەزانن 15,000 دلارە هەر قوتابیەی 2500 دلاری بەردەکەوێت. لەبەرەوە بۆ هەردوو زانکۆ زانکۆی جیهانی سلێمانی و زانکۆی پۆلیتەکنیکی دهۆک زۆر وریابن. ئەم قۆناغە چارەنووسی ئێوە دیاری دەکات
کام زانکۆ دەچێتە فایناڵ کام زانکۆ بەجێمان دەیەڵێت لە هەردوو زانکۆ لە زانکۆی جیهان سلێمانی ئاگرین با فەرمێ بۆ ئێرە ئاگرین بەخێر بێت لە زانکۆی پۆلیتەکنیکی دوهۆک ئومێد ئاگرین هەردووتان بەخێر بێت سپاس سێ پرسیار هەیە بۆ ئێوە هەر پرسیارێ 5 خاڵی لەسەرە هەتا پرسیارەکە تاوانەکەم دەست نەنێن بە بۆتۆن ئەجینا لە نیوەی پرسیارەکە دەست بنێن بە بۆتۆنەکە ئەوە ئەوەستم دەبێ وەڵام بنەوە بۆ ئەوەی تریشیان پرسیارەکە هەمووی دەخوێنمەوە ئەو کاتە وەڵام بداتەوە و پرسیارەکەش 5 خاڵی لەسەرە وەگوتم سێ پرسیار هەیە بۆ ئێوە پرسیاری یەکەم ئەو بردۆزەی کە شرۆڤەی چۆنێتی دروستبوونی گەردوون دەکات چ بردۆزێکە نەظەریە گەردوون کەون بەداخەوە کەستان نەتازانی وەڵامی ڕاست بردۆزی بیگ بانگ دووەم پرسیار ئەو گازە سەرەکیە کامەیە کە بەرپرسە لە گەرمبوونی جیهان واتە گلۆبل وارمینگ ئومێد دووەم ئۆکسیدی کاربۆن دووەم ئۆکسیدی کاربۆن زۆر ڕاستە کۆتا پرسیار بۆ ئێوە ئەم پرسیارەش 5 خاڵی لەسەرە و ئامادە بن پرسیارەکە دەڵێ دیواری بەرلین لە چ ساڵێکدا ڕووخا ئومێد 1989 1989 زۆر ڕاستە زۆر سپاسانەکەین دەتوانن بچنەوە شوێنی خۆتان لە زانکۆی جیهان سلێمانی شاڵاو لە زانکۆی پۆلیتەکنیکی دوهۆک ئەیوب شاڵاو ئەیوب هەردووکتان بەخێر بێن بۆ ئێوەش بە هەمان شێوە سێ پرسیار وەر پرسیاری 5 خاڵی لەسەرە پرسیار یەکەم دەڵێت خێراترین ئاژەڵ لە ڕووی گەشەوە کام ئاژەڵە خێراترین ئاژەڵ لە ڕووی گەشەوە کام ئاژەڵە زەرگۆی گیان کەروێشک هەڵێ ئەیوب دەزانی خێراترین ئاژەڵ لە ڕووی گەشەوە لە ڕووی گەشەوە شێر کەستان نەتانزانی وەڵامە ڕاستەکە نەهەنگی شین کەروێشک زۆر وەچە دەخاتەوە زوش گەورابێ دووەم پرسیار کام ڕەنگی ڕووناکی درێژترین درێژی شەپۆلی هەیە زانکۆی جیهان شین هەڵێ پۆلیتەکنیکی دوهۆک سوور زۆر ڕاستە کۆتا پرسیار پرسیارەکە دەڵێ دوایین شەڕ کە ناپلیۆن بۆناپارت تێیدا بەشدار بوو لەلایەن بەریتانیەکان بەدیل گیرا کامە شەڕ بوو کام شەڕ بوو ناوی شەڕەکە زانکۆی ژیان شەڕی سکۆتلاند بەس بێژەوە پرسیارێ جاریشتر بیڵەمەوە ئەرێ وەڵا دوایین شەڕ کە ناپلیۆن بۆناپارت تێیدا بەشدار بوو لەلایەن بەریتانیا بەدیل گیرا کام شەڕ بوو ستالینگراد وەڵامی ڕاست شەڕی وۆترلو لە 1950دا زۆر سپاسانەکەین دەتوانن بچنەوە شوێنەکانی خۆتان دوو بەشداربووی تر لە زانکۆی جیهان سلێمانی لە نیا لە زانکۆی پۆلیتەکنیکی دوهۆک دەخیل
لەنیا و دەخیل هەردووتان بەخێر بێن بە هەمان شێوە سێ پرسیاری ژێ بۆ ئێوە هەر پرسیاری پێنج قالی لەسەرە. پرسیاری یەکەم خۆر چەند کیلۆمەتر لە زەوی دوورە؟ خۆر چەند کیلۆمەتر لە زەوی دوورە؟ پۆلیتەکنیک دۆک 250 ملیۆن کیلومتر 250 ملیۆن کیلۆمەتر. هەڵێ لە نیازانی 3400 3400 هزار کیلومتر 3400 میلیۆن کیلۆمتر 3500 میلیۆن کیلۆمەتر ئەویش وەڵامی ڕاستە. وەڵامی ڕاست نزیکەی 150 میلیۆن کیلۆمەتر. دووەم پرسیار چی بە نووسین خەتی سۆمەریەکان دەگوترێت؟ چی بە نووسینی سۆمەریەکان یاخود خەتی سۆمەریەکان دەگوترێت؟ نووسینی سۆمەریەکان چی پێ دەگوترێت؟ زانکۆی جیهان سلێمانی. گیتی گیتی دیتی گیتی دیتی یا گیتی دیتی یا گیتی دیتی دیتی کوفی کوفی دەخیل دەڵێ کوفی. کەسان نەتانزانی وەڵامە ڕاستەکە خەتی بزماری. کۆتا پرسیار بۆ ئێوە لە دوای چەند هەفتە لە دووگیانی دڵی کۆرپالە دەست بە لێدان دەکات؟ دەخیل 6 هەفتە. زۆر ڕاستە. زۆر سوپاسانەکەین دەتوان بچنەوە شوێنی خۆتان. کۆتا دوو بەشداربوو لە زانکۆی جیهان سلێمانی فەرمان، لە زانکۆی پۆلیتەکنیکی دهۆک عیماد، فەرمان و عیماد دەردووتان بەخێر بێن. سێ پرسیاریش بۆ ئێوە هەر پرسیاری پێنج خاڵی لەسەرە و پرسیاری یەکەم ئەلبومی 25 بەرهەمی ساڵی 2015 هی کام گۆرانیبێژی ئافرەتی جیهانە؟ ئەلبومی 25 فەرمان. ڕێهانە ڕێهانە سیۆری دەشەی بێجێڤە کە زەحمە نەبێت. ئەلبومی 25 بەرهەمی ساڵی 2015 هی کام گۆرانیبێژی ئافرەتی جیهانە؟ نزانم. نازانێت. وەڵامی ڕاست ئەدێڵ. دووەم پرسیار سەرەکی ترین پرۆتینی ناو پلازمای خوێن کامەیە یاخود کام پرۆتینەیە؟ هیموگلۆبین. چی؟ هیموگلۆبین. هیموگلۆبین. هەڵێ فەرمان. ڕۆگەسپێکان. ڕۆگەسپێکان. ڕۆگەسپێران. سپێکان. ڕۆگەسپێکان. ڕۆگەسپێکانیش هەڵەیە. ئەمە پرۆتینە. وەڵامی ڕاست ئالبومین. ڕاستە. ڕاستیوانە عیماد باشە. کۆتا پرسیار بۆ ئێوە پرسیارەکە دەڵێت مانگی کۆتایی وەرزی بەهاری کوردی چ مانگێکە؟ زانکۆی جیهان سلێمانی فەرمان. جۆزەردان. جۆزەردان. زۆر ڕاستە جۆزەردان. زۆر سوپاسانەکەین چنەوە شوێنی خۆتان. زۆر سوپاسانەکەین. بەڕێزان و خۆشەویستان بەم جۆرە زانیمان کام زانکۆیە دەچێتە فایناڵ. کۆی خاڵەکان زانکۆی جیهان سلێمانی 55 خاڵ، زانکۆی پۆلیتەکنیکی دۆک 70 خاڵ. زۆر بەداخەوە زانکۆی جیهان سلێمانی بەجێمان دێڵێت بەڵام ساڵی داهاتوو دەتوانن بێنەوە تا شوێنێکی زۆر باش هاتن ئەوەتان نەمابوو بگەنە فایناڵ. ساڵی داهاتوو وەرنەوە هیوادارین باشتر و باشتر بن. زانکۆی پۆلیتەکنیکی دهۆک دەچێتە فایناڵ ڕووبەڕووی زانکۆی پزیشکی هەولێر دەبێتەوە. یەکێ لەم دوو زانکۆیە زانکۆی پۆلیتەکنیکی دهۆک وە زانکۆی پزیشکی هەولێر دەبنە براوەی یەکەم. براوەی یەکەم وەک دەزانن براوەی یەکەم
دەبێتە خاوەنی $30,000 هەر قوتابیەی $5,000 بەرەکەوێت و براوەی دووەم $15,000 هەر قوتابی $2,500 بەرەکەوێت زانکۆی پۆلیتەکنیکی دهۆک نازانم ئێوە 5,000تان بەرەکەوێ یا 2,500 خۆشەویستانم تا ئەو بەرنمەیە و تا فاینال بەخواتان ئەسپێرم هەر بژین هەر لە خۆشییان سپاس بۆخوا دڵخۆشم کە توانیمان پلەی سێم بەدەست بهێنین لە سەرەتاوە زۆر بە باش هاتین توانیمان سێ قۆناغ ببڕین بیستوەک زانکۆمان جێهێش خۆشبەختانە نەگەشتینە ئەم قۆناغە و بەڵام لێرە بەخەدیا ئەوەرمان نەبوو نەگەشتینە کۆتایی هەست بە ناخۆشی ناکەم چونکە قۆناغێکی چاکمان بڕی و هەروەها لەم پرۆگرامەیە زۆر کەسی تازەم ناسی تا ستێجێکی باشیش هاتین پلەی سێممان بەدەست هێناوە تا توانیمان تا قۆناغی پێش کۆتایی بین سەرەتا دەستخۆشی لە تیمی خۆمانەکەم تیمی بەشداربووی زانکۆی جیهان کە توانیان سێم زانکۆ لەسەر ئاستی کوردستان دەربچن ڕۆستی قۆناغەکە گەلێک بۆ زەحمەت بوو بەس بۆش بوو الحەمدولیلا ئەم فۆیدە بوون گەلێکی ئەسترێجی سەرما هەبوو بەس الحەمدولیلا ئەمسەر کەفتنە بجهودی دکتۆر ئەرشەد و هەڤالێن خۆی زانکۆی پۆلیتەکنیکی دهۆک بەڵام گەلێک کەیفخۆشی ناوکیاز و هەواڵەت من و ئەدبارم دکتۆر ئەرشەجی کومە ئەف مەرحەلە بوون دیام چونە فاینال و ئەڤژ هەمی پاریکاری هەواڵت مە و شارەزدایەوە و بۆرە و هەروەسە پلان دکتۆر ئەرشەد سەرکەفتی ئەم چێنە بۆ پلان دەڕباز بکەن و ئینشاڵڵا فایناڵەجی بن هیڤیامە ئەو بیام گەینە فایناڵێ ئەم گەشتینە فایناڵێ و هیڤیامەوە ئینشاڵڵا دل فایناڵش سەرکەوین طبعا افریقا هەستێکە گەلە و گەلێکی خوش مەهبوو کومەشیا سەرکەفتنێ بدەستخۆ ببینین هەمی لێ دۆنێت خوددا مەگوت کە ئۆماجەمە ئەوە بگەینە فاینال الحەمدولیلا ئەفریقا مل فاینالەدا و ئیشڵا ئەم دێ پلۆیەکە دەستخۆ بینین پشتەوانیە قوتابیەتمە و زیرەکیە قوتابیەتمە بوونە هۆکارێ هەندێک و ئەم سەرکەوی